باوکو دایکی وا هەیە تەنها فێری لەعنەت بووە، ئەگ لەعنەتت لێ بێت لە ناوچیت، خوا غەزەبت لێ بگرێ، خێر و خۆشی لە خۆت نەبینیت، خوا توش بەڵایەکت بکات. ئێمە خراپترین دایک و باوکە. تۆ چۆن دوعا لە مناڵەکەت دەکەیت؟ ئینسانی ڕاست چاک باوکو دایکی ساڵح دائما دوعای خێر بۆ مناڵی دەکەن ئەگەر مناڵیشی خراپ بێت. ئەگەر مناڵیشی خراپ بێت ئەمەش دەگەرێتەوە سەر تەربیە و پەروەردە. لەوانەیە هەنێکتان ئەوانەی چوون بۆ حەج و عومرە دیقەتتان دابێتی حتا جوندیەکان ئەوانەی کە لە مەکە لە مەدینەن ئیزدیحام دەبێ، خەڵکێکی حاجی عومرەچی شتێک دەکەن کە بەکەڵک نایە، قسەی ئەو عەسکەرانە چییە؟ الله يهديك، الله يهديك يا حاج، الله يرضى عنك، الله يغفر لك. دوعای بۆ دەکەن. ئێوە خۆ دایک و باوکت نییە دوعای خێرت بۆ دەکات، تۆ دایک و باوکی بۆ دوعای شەڕ لە مناڵەکەت دەکەی. ئەی نازانی پێغمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی لا تدعوا على أنفسكم ولا على أولادكم لعلها توافق ساعة فيستجاب لكم. دعاء لخوتان مكان، دعاء لمنالتان مكان، نكا دعاء لو ساعات دابك دعاء إذا قبوله أو كاتك وتايد فيهات. دعاء لخوت كر، دعاء لمنالت كر، أو منالكت أو بسرهات كتو دعاء ديكرت. بوي منالكت هر چند لدستي بيزار ببراي برزم، خشتي برزم، هر دعاء خيري وك، خوا هداية ده، رولا خوا جورا هداية ده، خوا صالحتك، خوا شاكتك، خوا أخيرت خيرك. يخو زررناكي كلمة خير، الكلمة الطيبة صدقة. هم خير وحسنات بودا نسره، هم بشكو دعاكت قبول به، منالكت صالح به إن شاء الله تعالى.